کەمەندامان لە کوردستان دژوارەکانی ژیان و تێگەیشتووی کۆمەڵگا سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەمەندامانە. بەپێی ئامارەکان 11% هاوڵاتیانی ئێرانی واتە 11 ملیۆن کەس لە ئاستێکدا کەمەندامن. سەرەتا بنەماڵە و دواتر کۆمەڵگا چۆن دەڕواننە ئەم کەمەندامانە؟ چەند شار و شەقام و دایرە و قوتابخانە و پارک و شوێنە گشتیەکان بۆ بەکارهێنانیان لەلایەن ئەم کەمەندامانەوە ئامادەبوونیان لە کۆمەڵگادا بە شێوازێکی ئاسایی گونجاوە. یاساکان و کولتوری کۆمەڵایەتی لە کوردەواری و ئێران بەگشتی چەند پشتگیری لە کەمەندامان دەکەن؟ ئازیزان بۆ بادسەرمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوومیانمان لەگەڵ دەبێت. میوانەکانی بەرنامەم حوتە بریتین لە بەڕێزان مام کوردنژاد ئیبراهیمی، هونەرمەندی خۆشنویست، وەرگێری یاسایی و ئەندامی ئەنجومەنی شاری ڕایسیۆ لە فەنلاند و ئاگری ئیسماعیل نژاد، ڕۆژنامەوان و لێکۆڕن لە ئۆتریش. بەخێرهاتنی هەردوومیان بەرامە دەکەم و لەسەر ئێزنیان لەگەڵ مام کوردنژاد دەست پێ دەکەین. مام کوردنژاد بەڕێزت ئەگەر گەرەکت بێ شرۆڤێک بکەی وەک کەم ئەندام ژین لە ئێران و لە کوردستاندا ئاماژە بە چی دەکەن؟ سڵاو ڕێزم هەیە بۆ خزمەت جەنابەت کاک شاهیدی بەڕێز و هەروەها خۆشحاڵم کرد لە خزمەت کاگاگری بەڕێزدا دانیشتوون قسە دەکەین. بەڕاستی ئەوڕۆ ڕۆژی کەمەندامانە بۆ من زەحمەتە بڵێم پیرۆزبایی لە کەمەندامان دەکەم یانەوەی کە نازانم چۆن دەری ببڕم، بەڵام بۆ گرینگە کە ڕۆژێک دانراوە بۆ کەمەندامان و کەمەندامان بە جۆرێک لە جۆرەکان حیسابیان بۆ دەکرێت. کەمەندام بوون شتێک نییە کە ئەمە بخۆن هەڵمان بژارد بێ، ئەوەش تەقدیر و سەرنوشت و چارەنووسی ئەمەیە. بۆیە ڕەنگە ئێمەش خۆشحاڵ نەبین بەو چارەنووسەی کە هەیە، بەڵام بە هەر حاڵ لە هەمان کاتدا ئێمە هەوڵ دەدەین هەموو هێز و توانای خۆمان بەکاربێن بۆی کە لەگەڵ تاکەکانی تری کۆمەڵگایدا بتوانین لەگەڵەوان یەک بینەوە یان جاری وایەوە پێشوان بکەوین یانەوەی کە بتوانین پێکەوە کۆمەڵگای بەڕێوە بین. لە هەمان کاتدا بەڵێ ئێمە دژواریمان یەکجار زۆرە بە تایبەتی لە کۆمەڵگایەکی کە لە باری کولتوریەوە لە باری فەرهەنگیەوە فەرهەنگسازی بۆ نەکراوە بەنیسبەت کەمەندام. ژیان سەختە لە وڵاتانی وەکو ئێران یان بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پێی ئەوەی کە بەراورد دەکەین لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی. مام کوردنژاد و هەروەها کاک ئاگری بە ئەم پرسیارە ئەمەش ئالێرەدا لەوتان بپرسم، بۆ ئاماژەدان بە کەسانێک کە ئاوا پێداویستیان هەیە دەبێت بڵین خاوەنی پێداویستی تایبەت یا کەم ئەندام کام وشە گونجاوترە؟ مام کوردنژاد سەرەتا جەنابەت. بەڵێ ڕاستی ئەمن ینی ئەوە لە فینلاندیش زۆر جار کە تحقیبی مێدیای فنلاندی دەکەم زۆر قسەی لێ دەکرێت، تەنانەت لە وڵاتەش پیان وایە وشەی بە زمانی فینلاندی وشەی کەمەندام وشەیەکی نەگونجاوە، ئەوان پیان وایە وشەی ئینگلیسیەکەی کە بەداخەوم شارزاییم بەسەر ئینگلیسی دانیە پیان وایە وشەیەکی گونجاوە. بەڵام ئەمن لەسەر باوەڕم کە وشەی کەمەندام لە ئەدەبیاتی حیزبە کوردیەکان ڕاڕەنگە زۆرتر ئەوان ئەو وشەیان داسەپاند بێ یان زۆرتریان بڕەو پێدا بێ. ئەم پێم وشەیەکی نەگونجاو نییە، بەڵام لە هەمان کاتدا دەتوانین وشەی زۆر بۆ بدۆزینەوە. وەلی بۆ خۆم پێم وایە وشەیەکە کە ڕێز لە من دەگرێ وەکو لەباری ڕۆحیەوە چۆن بڵین ئەمن تووشی ناڕەحەتی و فشارێکی دەرونی ناکە، بەڵام وشەی خاوەن پێداویستی تایبەت یان ئەوەی کە وشەی دیکەشمان دەتوانین بەکاربێن وەکەوەی کە سنووردار بوونی چالاکی یا سنووردار بوونی کارکردنی ئەندامانی لەژەوە هەموو دەبێت کاریان لەسەر بکرێت لە باری زمانەوانیەوە. ئەو بۆ چوونی منە فەرموو کاگاگری. کاگاگری فەرموو.
ڕێزسلااوم هەیە سەرەتا بۆ بینەرانی بەڕێزی دەنگی ئەمریکا هەروە کاک کورد نژاد و کاک شایری بەڕێز من پێم وایە وشەی خاوەن پێداویستی تایبەت هێندێک لە ڕووی ڕێزمانیەوە نەرمترە لە وشەی کەمەندام بەڵام وشەی کەمەندامیش بێڕێزیەکی تێدا نییە چون ئێمە پێشتر وشەگەلێکی تری مامبوو وەکو نەقوستان و ئەمانە ئەوان بۆچی ئەوان بێڕێزیان تێدا بوو بەڵام وشەی کەمەندام میش بێڕێزیەکی تێدا نییە و دەکرێت لە هەردووکیان ئیستفادە بکرێت بەڵام ئەگەر خاوەن پێداویستی تایبەت لانی کەم لە دەقی یاسایی و ڕاگەاندندا لەوان کەڵک وەربگیرێ باشترە لەوەی کە لە وشەی کەمەندام کەڵک وەربگیرێ. زۆر چاک کاگاگری هەر لە درێژەی ئەو بابەتەدا وەک کەسێکی کە بە جۆرێک لە جۆرەکان خاوەنی پێداویستی تایبەتی دووە ئێستا لە ئوتریش دەدیت پێشتر لە ئێران ژیاوی لە بابڵی هەرێمی کوردستانی عێراق ژیاوی وە ئەزمموی سێ وڵاتت هەیە ئەگەر گەرەکت بێ سەرەتا ئاماژەیە بدەیت بە ژیان لە کوردستانی ئێران وەک کەسێکی خاوەن پێداویستی تایبەت چی زۆر زەق دەکەیتەوە ڕێزگردن بێڕێزی نەدیتن یا لە پراوێزنان؟ ڕاستیەکەی ئێمە لە هەموو کۆمەڵگاکاندا دوو لایەنمان هەیە لایەنێکیان هەڵاواردنی یاسایی و لایەنێکی هەڵاواردنی کۆمەڵایەتی. ئێران لە ڕووی یاساییەوە کۆمەڵێک یاسایی هەیە کە دەکتوانین بڵین زۆر هەڵاواردنی پێوە دیار نییە ینی یاساکانی کە لە ئێران ئێستا چەندە کەوت و ڕەوت و بەڕێوە دەچن بابەتێکی ترە بەڵام ئەو یاسایانەی کە هەندێکی یاسای پێشکەوتون و بکەی یاسای جیهانی پاراستنی مافی کەمەندام دانراون بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە پێچەوانە هەڵاواردنێکی یەجگار زۆر لە کۆمەڵگای ئێراندا هەیە و لەنێ ئەویشدا خۆ بە کۆمەلگای کوردستانی بەشێک لە کۆمەلگای ئێران و لەوێ شەر ئەو هەڵاواردنە هەیە هەڵاواردنەکانیش لە چەند جۆرەوە دەست پێ دەکات لە جۆرێک لە بەزەی پێداهاتنەوە هەتاک و پراوێز خستن و تەنانەت بێزلێکردن و خۆلێ بواردن هەر مرۆڤێکی کەمەندام کە دەچێتە ناو کۆمەلگایەکی نوێ کۆمەلگای نوێ مەبەستم ئەوە نییە کە جامعەیەکی تازە مەبەست کۆمەڵە ئینسانێکە کە تازە لەگەڵیان ئاشنا دەبێت تازە دایانناسێ هەموو ئەو هەڵسوکەوتانەی بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ دەکرێت لە نێو ئەو کۆمەلگانوەیە کە لەگەڵیان ئاشنا بووە و مرۆڤی کەمەندام بەر لەوەی کە خۆی بچێت بەر لەوەی کە بیرۆکەکانی بچێت بەر لەوەی کە توانایەکانی بچێت لاوازیەکانی دەچێتە ناو کۆمەلگای نوێیەکە ینی کاتێک کە دەچێتە ناو کۆمەلگایەکی نوێ وەدەی هەوێت لەو کۆمەلگایەدا ئەندامێک بێت لە ئیدارەیەک دامەزراوە لە ئیدارێک ئەسەن کاری هەیە دەچێتە زەماوەندێک یا دەچێتە شوێنەکە و شوێنانەی کە هەموو مرۆڤی دنیا لە ژیانی ڕۆژانەیدا هاتووشێک تێدا دەکەن. مرۆڤی کەمەندام وەختێک کە دەچێتە ئەو کۆمەلگای نوێیە پێش هەموو شتێکی لاوازیەکانی دەچێتە ناو ئەو کۆمەلگایە و لەنێو ئەو کۆمەلگایەدا بازخۆردهایەکی متفاوت دەبینێتەوە کە ئەو بازخۆردانە خاناخا لەسەر ڕوحیەی لەسەر ژیانی لەسەر تواناکانی تەئسیر دادەنێەوە زۆر جار وای لێ دەکات کە سەرخوردە بێ و ڕەنگە خۆشی لە دەرونی خۆی دادگای بکە کە بۆچی چوومە ناو ئەو چوومە ناو ئەو کۆمەلگانایە بۆچی چوومە ئەو جێگانوەیە کە نەدەبوو چووبامەیان شتێکیەوە. هەڵاواردنی کۆمەڵایەتی لە کۆمەلگاکان بێداد زۆرە بەتایبەتی لە باشوور و ئێران لە وڵاتی ئوروپایی بە پێچەوانەی دەبینم بەتایبەتی لە ئۆتریش کە منم لە ئۆتریش دەژیم ئۆتریش لە ڕووی یاساییەوە بۆ کەمەندام بێداد لاوازە و مەرجی یاسایەکانی زۆر لە سەرەیە هیچ هاوکاریەکی کەمەندامان ناکە بەڵام خۆب لە ڕووی کۆمەڵایەتیەوە تۆ ئەو جۆرە هەڵاواردنەی کە لە کۆمەلگاکەی ئێران و بە باشووری کوردستان دەدی کەمتری دەبینیت ناوەی بڵێ نییە
هەیە لێرەش هەیە بەڵام کەمترە لە کۆمەڵگای ئێران و کوردستان. مام کوردنژاد بابەتێکەوەیە کە بە گشتی لە دەستپێکدا بنەماڵە چۆن چاو لە ئەو ئەندامی خۆی دەکا کە خاوەنی پێداویستی تایبەتە. بەڕێزت وەک من دەزانم لە 3 ساڵەیەوە با بڵین بەهۆی ئەوە کە کەوتن ناو تەنورەوە هەم دەستت ئاوا ئازاری دی و ئەو ئاورە سووتانی و ئەمە گرفتی بۆ دروست کردووی دیارە لەو کۆمەڵگادا بەو تیشکۆ کە کاگاگری خسێسەری چەند ئەو بابەتی بێزکردنە یا لە پراوێز خستنە لە ناو بنەماڵەدا بۆ جەنابەت بووە یا ئەگەر نەبووە ئەوە چەند یارمەتی داوی بۆەوە کە ئازانەتر لە کۆمەڵگادا بەشداربی ئامادە بیت. ڕاستی کاک شایدی خۆشەویستە من دەکرێت ئەواش باز بکەین کە تا چ ڕادەیەک بنەماڵەی من لەباری تەحسیلات و لەباری زانستیەوە ئەوانە لە چ ئاستێکدا بوونە بابودایکی من کەسێکی نەخوێندەواری خەڵکی لادەی بوونە تەبیە ئاگان لە زۆر مەوزوعاتی ڕەوانشناسی نییە ئەوانە زۆرتر دەتوان ڕحم بکەن تەڕەحومیان هەبووە دڵسۆزیان نەبووە ئەو تەڕەحومەش لە جێی خۆیدا کە وەکو محەبەتێکی دایک و باب تا ئاستێک خۆشە تا ڕادەیەک خۆشە لە جێی وایەدا لەزەتێ بەڵام تەبیعی ئەگەر لە هەموو شتەکان قۆناغەکاندا بوو ناخۆشە من وەکو بێز هەستانەوەوانە بەخۆشیەوە هەم چونکی برینم زۆر نەبووە یان برینەکانم برینێکی وشک بوونە و لە هەمان کاتدا من کەسێکی یەکجار زۆر جاری وایە زیاتر لە حەدیش پاک و خاوێن و بە خۆم ڕادەگەمەوە نە ڕەنگە و تووشی شتان نەبووم بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئەمن پێم وایە نازانم کە منداماین دیکەش بەڵام من بۆ خۆشم لە ماڵێ تووشی تەبعیز بوومە لە ماڵێ بنەماڵەی خۆم تەنانەت تۆهینیشم پێکراوە و تۆهینارێک کە ڕەنگە تا ئاخری تەمەنم لە مێژکمدا بمێننەوە وەکو نۆستالۆژیایەک چوزانم بمێننەوە لە کارم لەسەر بکەن ڕەنگە کاریگەری زۆر قوڵیان هەبێ وام لە کۆمەڵگاش لە جیرانم لە مەدرسەی لە دانیشگا بوومە لە هەموو شوێنێکی بە قەولی کاگاگری فەرمووی ئەو تەبعیز و ئازێتکردن و دڵسۆزی و ناڕاحەتکردنەوەوانە بێداد دەکات لە کۆمەڵگایمە کۆمەڵگایەکی ڕووناکبیر نییە بۆ ئەو بەشەی و ئەمە مشکلاتمان زۆر جالبەوەی من ئەوەی بڵم ئاماژە بۆی بکەم کە من لە منداڵیەوە کەسێکی دەرس خوێن بووم دەرسم باش دەخوێند هەمیشە جزوی باشەکان بووم باشترین قەت نەبووم وەلی لە باشەکان بووم بەڵام بەشێکی یەکجار زۆر لە خەڵکی دیەکەیمە بە حەسادەت چاویان لە من دەکرد ئینتزارمە بوو کە من وەک کە مندامێک هەوڵ دەدەم یارمەتیم بکەن جاری وایە دەبوونە بەردی سەر ڕێگاشت ئەوەش بۆ خۆی ناخۆشە تو کە هەوڵ دەدەی تەواوی هەوڵەکانی خۆت بەکاردێنی بگەیەوە کەسێکی ئاسایی کێشەشت بۆ دروست دەکەن لە ڕاستیدا لە بنەماڵە ڕابگرا هەتا دەگاتە ئاستی حکوومەت ئەوە هەبوو من احترافیش بۆی دەکەم پێش وایە کە دەبێ بیڵم باڵێ کاک ئاگری جەنابەت چی کاک مام کوردنژاد ئاماژەی دابەوە کە ڕەنگە چون دەموچاوی زۆر نەگردووەتەوە و ئاور و ئەو ئازارە کەمتر هەستی بۆ کردو بێزیە دەکەنەوە یا بە شێوازێک بێڕێزی پێ ئەکەن لە سەرەتادا جگەلەوە هەر بووە بۆ بەڕێزت چی جەنابەت چەند لە بنەماڵەدا سەرەتا دوایی لە با بڵێن کۆمەڵگادا لە شارەکەی خۆت لە قوتابخانە ئازارت دیوە بە شێوازی ڕوانین و شێوازی با بڵێن قسەکردن و هەڵسوکۆت لەگەڵ جەنابەت کەمتر لە نێو بنەماڵەدا هەڵسوکەوتێکی وام لەگەڵ کراوە کە بڵێم هەست بە هەڵاواردن بکەم بەڵکو بە تایبەتی لەلایەن دایکمەوە زۆر زیاتر پێشگیریم کراوە بۆ هەوڵ و کار و اینێکی زیاتر بەڵام لەلایەن کۆمەڵگا و بۆچی لە هەر کاتێک کە ویستومە بچمە ناو شوێنێکی تازە بچمە ناو جێگایەکی تازە هەمیشە تووشی کۆمەڵێک کێشەی جۆرا و جۆر بووم و ماوەیەکی خایاندووە تا توانیمە جێی خۆم بکەمەوە تا توانیمە خۆم بم و لە دەرەوەی ئەوەی کە دموچاوم سوتاوە یان ناوە ئەو کێشەی کە مەندامیەی هەممە یان نا توانیم بە تایبەتی
بۆ من کە کەمێک بەڵام عەجوولیش بووم زۆر لە زۆر شوێندا حزورم پەیدا دەکرد لە شوێنی ئەدەبیەوە تا شوێنێکی سیاسی لە ڕۆژنامەیەکەوە تاکو ئیدارەیەکە لەوێ کارم تێدا دەکرد بەڵام بۆ هەر کامێک لەو شوێنانە کە دەچووم لە زۆری دەخەیان تاکو و دەمتوانی لەوێ جێی خۆم بکەمەوە لەگەڵ ئەوەی کە لە ڕواڵەتی شوێنەکەداوا دیار بووکەوە شوێنێکی ڕۆناکبیریە و شوێنەکە کە زیاتر کۆمەڵێک شتی تری بۆ گرنگە و ئامانج و ئەهدافی شتێکی ترە بەڵام ڕاستیەکەی وانە بوو ینی تۆ لە کردەوەدا ئەو شتت نەدەدیوە دەدی تووشی ئەو هینانەدەی تەنانەت لە باشووری کوردستان من ئەزمونێکی جالبم هەیە ڕۆژێک لەگەڵ بەرپرسی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق کۆبوونەوەیەکم هەبوو کە لەسەر دۆخی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کە چوومە ئۆفیسەکەی ئەو سکرتێرەی کە لەوێ بوو بێڕێزی پێکردم ینی شوێنێک بوو کە لە ڕواڵەتداوە قرارە بەقەول ڕێز لە مافی مرۆڤ بگرێت و منی وەکو ئەکتیڤیستێکی مافی مرۆڤ بانکرابووم بەڵام لێ بێڕێزی پێکردم کە من زۆر بێمنەتانە ینی دیارە زۆر تند لەگەڵ سکرتێرەکە قسەم کرد و جەلسەکەشم بەجێ هێشت ینی ئامادە نەبووم لە جەلسەکەدا بەشداری بکەم لە بەرخاتیەوە مەوزوعە چون پێم وابوو یەکێک لە بنەماکانی مافی مرۆڤیان خۆیان پێشێر کرد و پێویست ناکات لەگەڵیان کۆ ببمەوە دانیشم قسانە کاک مام کوردنژاد ئەو هەڵاواردنە ئەو بێڕێزیکردنە چەند کاریگەری هەیە دەرونی لەسەر کەسانی خاوێنی پێداویستی تایبەت واتە چۆن دەتوانێت بێتە هۆی خەمۆکی ئەوان یا لە کۆمەڵگا و دەرنانیان چ بەڕێزت لەو بارە و هیچ ئەزمونەکەت هەیە؟ پێم خۆش بوو کاک شاهید درێژەی قسەکانی کاگە ئاگریدا چەند مۆزوعێک باس بکەم تکایە کاتم نەبوو پێم بڵێن ئەمن لە کاتێککە لە قوتابخانەی سەرەتایی بووم وابزان دووهەمی ابتدایی بووم دەگەڵەوەیدا کە باسم کرد من هەمیشە دەرسم دەخوێند و ئەوانە جارێک لە بیرم چ بوو تەکلیفەکانم بکەم و بیرمە معلیمەکەمان هات قەڵەمی دەنێ و هەردوو ئەو قامکانەی مننا و بە تەواوی مانە قامکەکانی دەکوشی کە ئیدی دوو ئەگەر دەستیش ساغیش باوانی دەستیان ساغیش بوو منداڵەکان دەگریان و زۆر ناخۆش بوو من پێم وایە من چەند مانگێکی گرت هەر چاک نەدەبووە ژان و ئازارەکەی بەو دەستەشم دەنووسی دا تازەش فێر بووم قەڵەمی بگرم یعنی چاو ئەو شکەنجەی کە بۆ منداڵێکی ئاسایش قابلی تەحمل نەبوو بۆ منیش دایان کرد ینی ناخۆش بوو من کاگاگری ڕاست دەفەرمیە بەردەوام ڕۆژانە ئەو مۆزوعانە هەن بەڵام ئەمن ئەو کەسانێک کە باش بوونە پێم خۆشە یەک ئاماژە بکەم بۆی کە ئەو کەسانە لە کۆمەلگایدا ڕێزیان لێ بژیری ئەمن تەواوی عمری خۆم مەدیونی ینی ئەوەی کە من هاتمەنی و کۆمەلگای زۆرتر چالاک بووم زۆرتر ئەکتیڤ بووم هەستی باوەڕ بەخۆبوونم زۆرتر بوو مەدیۆنی یەکێک لە معلیمانی خۆشەویستی ڕەوانشناسی مەدرسەم بە نێوی مەحسینی جەڵدیانی ئەو کابرا هەوڵی زۆر دەدا دەگەڵ کەسانی وەک من کەسانێک کە قسان بۆ نەدەکرا زمانیان دەگیراوانە من زۆر مەدیۆنی و کەسێکی کە دیکە کە پێم خۆش بۆ سپاسی بکەم ئەویش ئەوەیە کە ئەمن ئێستا وەکو باب کە بوومەتە باب زۆرم پێجالب بە خەزوری من یەکەم لەحەزاتدا ڕازی بوو کە کچەکەی دەگەڵە من زەماوەند بکە پێم جالبە کە چۆن ئەو کابرایە قانع بوو بۆی کە ئەمن دەتوانم کچەکەوی بەخێو بکەم یعنی من دەتوانم ئایندەی کچەکەوی تەئەمین بکەم ئەوە جالبە دەگەڵەوەیدا خەزوری منیش کەسێکی نەخوێندەوارە و کەسێکی لادێیە بەڵام فکرێکی ئاوەڵا و ئاچری هەبووە بۆیە ئەو جورە کەسانە دەبێ ڕێزیان لێ بگیرێ بەخۆشیەوە میشتوانیم ڕەنگە ئارزوەکەی وەکو باب بەراورد بکەم و کچەکەی دوور بێ لە ژیانێکی ناخۆش بەڵام ئەگە باسی پرسیارەکەی جەنابەت بکەین مرۆڤ تووشی خەمۆکی دەبێ زۆربەی ئەو کەسانەی کە مەندامن
لە قۆناغەکانی ژیاندا ڕەنگە چەندین جاریش لە ژیانیاندا تووشی خەمۆکی بناس بکەن ئیدی تازە هیچیان بۆ ناکرێت ناگەنەوە ئەفرادێکی کۆمەڵگای یعنی بۆیە بەڵێ توش دەبن ئەم بۆ خۆم توش بوومە ڕەنگە بەرهەمی ئەو جوورە ئەو کات و ساتانە شعر بوو بێ نووسیومە ڕەنگە جاری وایە نمایشنامەم نووسیوە لە ژیانی خۆم ئەوانە هەن و تەنانە من لە فینلاندیش تووشی خەمۆکی بووم تووشی خەمۆکی بووم ماوەیەکی کە ئۆتۆبوسم لێ دەخڕیوانە دوایوام لێهات ئیشم پێ نەدەکرا دکتۆر پێی کوتمە تو تازە دەبێت بازنشست بکرێ بازنشستگی فارسیەکەی دەبێت ئەسکارۆفتادەگی یانی ئەوەی کە تازە تو لەباری فیزیکی ئیشت پێ ناکرێت بۆیە ئەمن هەستم کرد ئیدی تازە ناتوانم منداڵەکان بەخێو بکەم ناخۆشە بابی مەسەلەن هەست بکەیت کە منداڵەکە دیدی ناتوانانی ئەو جووری کە دەبێ پارەی بدەیە ژیانی بۆ تەمین بکەی ئەحساسی شکست دەکەی دەژیانتدا من تووشی ئەو خەمۆچی بووم و بەخۆشیەوە بۆیە پێشنیارم بە ئەو کەسانە هەیە کە خەمۆکی دەبن خەمۆکی لە ئێران بە زمانی فارسی پێی دەکوترێ ئەفسوردگی تکاتان لێ دەکەم و کەسانی کە تووشی خەمۆکی دەبن بەبێ شەرم بەبێ هیچ نیگەرانێک بچون بۆ لای دکتۆری چون بەڕاستی دکتۆر دەتوانێت دەرمان و بکە متالعی بکەن دەبارەی خەمۆچیدا کەسی سێهەم هەمیشە دەتوان دەرمان و بکە بۆ خۆتان ناتوان دەبێت کەسێکی دیکە ئاگای لە وەزەکەتان بێ من توش بووم بەڵام بەخۆشیەوە هەستامەوە سەر پێ قۆناغێکی دیکەم لە ژیان هاتە دەستی ئێستا لە زۆر ئێستا لە قۆناغێکدام هەست بە خۆشحاڵی و شادیەکی زۆر باش دەکەم باڵێ کاک ئاگری بەڕێزت چەند پێت وایە کە بەگشتی ئێران لە بەراورد لەگەڵەوەی کەیسە لە ئەوتریشا هەیە با بڵێن کۆمەڵگایەکە گونجاو بۆ ژیانی کەسانی خاوەنی پێداویستی تایبەت واتە خیابانەکان بۆ ئەوانەی کە با بڵێن پێیان مشکلی هەیە لەسەر ویلچرن یا ئەوانەی کە ناتوانن ببینن یا ئەوانەی کە ناتوان ببیستن یعنی ئەو پێداویستیانە لە کۆمەلگا چەند ئامادە بۆ ئەوان کە بتوانن لە کۆمەلگادا بە ئاسایی ئامادە بن و چەند ڕێگەیان لێ ئەگرێەوە ناچاریان ئەکا لە کۆمەلگا بێن دەرەوە لە ماڵۆ بمێننەوە دوو دانەشت هەیە ئەگەر وەکو ژێرساخت یەکو ژێرخان چاوی لێ بکەین کۆمەلگای ئێران لەڕووی ژێرخانەوە بۆ چینی کەمەندام بێداد لاوازە کاتێک کە بینایەکی گەورە ساز دەکرێت کاتێک کە ڕێگایەک لێ دەدرێت کاتێ تەنانەت خەتێکی ئۆتۆبوس یان شوێن یان هاتوچۆی گشتی دیاری دەکرێت هیچ ڕێزێک نە لە کەمەندام دەگیرێەوە نا ئەو کەسەی کە تەڕاحی ئەو شتانەشە ئەو بابەتەی بۆ گرنگە دواتریش بهینێکی پێنادرێت بەحسێکی دووەمیش کولتورێکە کە لە ناو کۆمەلگای ئێراندا وجودی هەیەوە لە ناو کۆمەلگای کوردیشدا وجودی هەیە کا کوردنژادی ئاماجەی بە شتێک کرد کە کوتی من هەرچەند سەرکەوتوتر بووم لە بەشێک لە قوتابیەکانی هاوتەمەنی خۆم بەڵام ئەو قوتابیە بەڵام لە نێوان ئاوایەکەمانەوە زیاتر سەرزەنش دەکرام من وا هەست دەکەم هێندێک جار کە کۆمەلگای کولتوری کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان و کولتوری کۆمەلگای کوردستان گەیشتووە بۆ قەناعەتەی کە کەسی کەمەندام دەبێت لە ماڵەدا بمێنێتەوە دەبێت لە ماڵت بمێنێتەوە یعنی ئەمە کولتورێکە کە تەنانەت ئەگەر دەیهەوێ بێتە دەرێ ئەگەر دەیهەوێ بە جۆرێک لە جۆرەکان ڕێگەی پێ بدرێت کە ئەویش بەشێک لە کۆمەلگا بێ ئیتر نە کەسێکی سەرکەوتوو بێت و نە کەسێکی گۆشەنشینیش بێ لەو حاڵەتەشدا تووشی کۆمەڵک قەیرانی دەکەن تووشی کۆمەڵک بەربەستی دەکەن حتا بە تەوز بە مثال دەیهێنەوە زۆر جار من دیومە بە تەوز بە منداڵی خۆیان کوتووە کە منداڵەکان ساغ بۆ ئەوە تا فلان کەس ئاوایە ئەتۆ لە تۆ سەرکەوتوترە ئەمە کولتورێکی زۆر هەڵەیە ئەمە زیاتر کەسی کەمەندام تووشی خەمۆکی دەکات کەسی وە کۆمەلگا زیاتر تووشی قەیران دەکات کۆمەلگای ئێمە هەم لە ڕووی کولتوریەوە و هەم لە ڕووی ژێرساختی و کۆمەلگایەک نییە کە بنەماکەی حقوقتەوەر بێ بەڵکو کۆمەلگایەکە کە زیاتر لەسەر هێز تاکیدی هەیە ئەگە کەسێک نەیتوانی ئەو تایبەتمەندیە
پرۆفشناڵانەی ناو کۆمەلگای کە بۆ خۆی قۆناغ بە قۆناغ دیاری دەکا هەیبێت تەبیعەتەن تووشی کێشەی زۆر گەورە دێت و وە کەسی کەمەندام بە زۆر لەلایەن کۆمەلگای ئەمەوە دەخرێتەوە ناو ماڵەکەی بەڵام خۆش بە قوتانە جامعی ئۆتریش ئەو تایبەتمەندیانەی نییە من زۆر جار دەبینم کە کەسانێکی کەمەندام لەلایەن ئیدارەهای تایبەتەوە حەول دەدرێن کە بیان هێنە نێو جامعەوە ئاسانکاریشان لە هەموو ڕوویەکەوە بۆ دەکەن هەم لە ڕووی بڵین ژێرساختای شەهریەوە و هەم لە ڕووی ئەوەی کە زیاتر بێتە ناو کۆمەلگاوە. بەڵێ مام کوردنژاد ئاماژەیەکت دابەوە کە لە فەنلاند بەڕێزت هەم با بڵین ئۆتۆبوس باست لێخوڕیوە هەم ئەوەی کە ئێستا وەک من ئاماژەم پێدا کاری وەرگێڕان دەکەی لە فەنلاندیەوە بۆ کوردی و فارسی و پێچەوانە لە دایرە و با بڵین شوێنە یاساییەکان لە ئێران بەڕێزت ئیشت چۆن بوو ئەگەر بەراوەردی بکەی ئەو شێوازە کە یارمەتی دوایاندا وەک ئەندامێکی کۆمەلگا کارت هەبێت لە کارەکەت سەرکەوتوبی چۆن لەگەڵ ئێران بەراورد دەکەی لەگەڵ کۆمەلگای کوردەواریدا؟ لە ڕاستیدا کاک شاید ئەمن لە ئێران هەموو هەوڵێکم دەدا ئەمن هەرچی هەوڵ بوودەمدا لە هەموو ڕێگایەکەوە من هاوکات چەند شتم تەمرین دەکرد کار دەکرد لە زۆر بوارەوە هەوڵم دەدا پیشەیەوە دەست بێنم بەڵام سەرنجام ئەمن لە ئێران دەگەڵەوەیدا هەر ژیانی من دەچۆ پێش بەڵام سەرنجام ژیانی من سەری نەگرت مشکلات یەکجار زۆر بوو ئەمن هاوکات کە دەرسم دەخوێن لە دەبیرستان دوکانی تابلۆ نوویسیم هەبوو تابلۆ نوویسیم دەکرد پارچەم بۆ ئیدارات دەنووسی کاری عکاسیم دەکرد فیلم بەرداریم دەکرد لە هەموو لایەکرا کارم دەکرد ڕەنگە جازات بە شەو کاری تاکسیم کرد بێ هەموو شتێکم دەکرد بەڵام ژیان لە ئێران بۆ منێکی کەمەندام یەکجار زۆر قورس بوو دەکرێت بەڵام هیچ پشتیوانێکم نەبوو تەنیا دەبات بۆ خۆم مبارەزەم کرد بە خەبات کرد بە و ئەوەش سەختە یەکجار زۆر سەختە بۆ کەسێک کەمەندام دەگەڵ ئەوەیدا کە مشکلاتی یەکجار زۆریشی دێنە سەر ڕێگا ئەم یەک شتی چووکە باز دەکەم کە یەکجار زۆری ئازێر کردم وەرگرتنی گەواهینامەیەکی لێخوڕینی ماشێنێ ئیجازەی ماشێن لێخوڕینێ 2 ساڵی ئامن ئازاردا پاش 2 ساڵان کە هاتوچۆی دکتۆر های تایبەتم کرد کە دەبێت دکتۆر جارێکی بەبیرمە چوومە دکتۆرێکی هاوزمان لە شاری ورمێ باوەڕم پێ بکە ئەو دکتۆرە ئەوەندەی بێڕێزی چ بە فیزیکی پێکردم چ بە قسەکردن پێم سیر بۆ ئەو دکتۆرە ینی لانی کەم متەخەسس بوو 7 ساڵ 10 ساڵ تەحسیلاتی کردووە پێم سیر بۆ دکتۆر هەر فێر نەبوو بەڕێز قسە دەگەڵ بکە هاوزمانم بوو کەسێکی بەرچاو بوو دوای لەباری فیزیکیەوە ئەوەندی دەستم عەزیەت کرد ئەسەن نەیدەزانی کە ئەو دەستە نابێ بەو هێز و توانایی کە بخۆی ڕەنگە 4-5 بەرابەری من هەیکەلی هەبوو دەبێت بەرخورد دەگەڵ بکرێت دوایش ئاخری جازەی پێ نەدام کوتێت و ناتوانانی ماشێنێ لێ بخوڕی دوای چوومەکەن پۆلیسی ڕاندژی کوتیان دەبێت 3 سەرهەنگ نەزەر بدەن ئەو 3 سەرهەنگانە قەتم بۆ کۆنە دەبوونەوە کە پێکەوە نەزەر بدەن بۆیە بەڕاستی آخر جار سەرهەنگێک کوتی ئەگەر هەوایندی نەزەر بدەنە من دێم نەزەر بدەم بە منی کوتی وەرە ئەو مێزەی هەڵێنەوە مام کوردنژاد ئەی بەنسبەتی فەنلاندی لە فەنلاند ئەم پرۆسە چەنی خایاند ئەمن لە ئێران نەمتوانی ئاخیرەکەی گەواهینامەی ماشین وەرگرم ئەسلەنیش جێبەجێ نەبوو بوو بە شتێکی مەحاڵ بەڵام لە فەنلاند ئەمن چوومە پێیان نەکوتم زارێ بۆچی تە و چ دەکەیانە کوتیان بڕۆ دەورەکەی چووم و ئەو ڕۆژی کە چوم دکتۆر ماهانەی کردم ئەو پرۆسەی کە لە ئێرانێ مەحاڵ بوو لە فەنلاند 5 دقیقە باڵێ و دواتریش یارمەتیان دای کە بە ئاسانی بۆ خۆت کار بدۆزیتەوە دوای ساڵێک کە گەواهینامەی عادیم وەرگرت چوم ئەمن پێم وا سەریعترین کار کە دەبێ وەزەی مادی من نجات بدا ئۆتۆبوس لێخوڕینە دەگەڵەوەیدا زۆریان هەموو کوردەکان دەوروبەرم هەموو پێیان کوتمەوە کارە بۆ تو نابێ من احتمال بە نەفسێکی زۆر بەرزم هەیە هەوڵیشم داوە هەمیشە ئەوەی ڕاگرم دەگەڵەوەیدا زۆر جار لە دەستشم داوە چون بۆ ئیشی ئۆتۆبوس لەوێ دکتۆرەکە دیسان مەعاینەی کردمەوە دکتۆرێکی دیکە بوو کوتی بەزە من یەک پرسیار لێ دەکەم ئایا دەتوانی مەسئولیەتی 20 هەتا 30 مسافر زاری و 50 مسافری ئەتوو قبول بکەی
دەتوانی بۆ خۆت ئەو دەڕاندگێکی خۆت ڕادەبینی وتم ئەمیش بەس یەک جا بدوێتدەمەوە ئەمن مادام دەتوانم دوو کوڕم هەیە و خێزانم هەیە هەمە ئەسێکشم تەبیعیە خۆش دەوێن ڕەنگە لە هەموو مسافرەکانیشم خۆشتر بێن مادام دەتوانم مەسئولیەتی وان قبول کە ماشێن لێ دەخڕم مەسئولیەتی ئەوانەیش قبول دەکەم وتی تەواوە پێویست نییە معاینەت باڵێ کاک ئاگری وەک پرسیاری کۆتایی بۆ بەڕێزت ئەگەر گەرەکت بێ وەک کەسێکە لە ئێران و لە کوردستانیش چالاک و چالاکی سیاسیت کردووە کاری ئەدەبیت کردووە لە هەرێمی کوردستانی زۆر چالاک و ئیسش لە ئۆتریش ئەزانم زانکۆ ئەچی دەرس ئەخوێنیت و لە کۆمەلگا ئامادەیت و پەیوەندی زۆریشت هەیە گەرەکت بێ با بڵێن پێشنیارێ بکەی قسێ بکەی بۆ ئەو کەسانێک کە خاوێنی پێداویستی تایبەتن لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کوردستانی هەرێمی کوردستان لە عێراق لە ڕۆژ ئاوا لە کوردستانی تورکیا بەگشتی ئەوانەی کەم بەرامە دەبینن چه پێشنیارێکیان پێ دەکەی چۆن دەتوانن لەگەڵ ئەو بێڕێزیانە کە ئیبینن لەگەڵ ئەو ڕەحمکردنە کە خۆی هەڵگری بێڕێزیە لە کۆمەلگا ئامادە بن چ قسێکیان بۆ بکەی وەڵام من پێم وایە مافی خۆیانە یەکەم کۆمەلگا تایبەت بە هیچ کەسێک نییە و شەرتیەوە نیە هەمیشە باشترین بیکە بێتە ناو کۆمەلگا حەقی خۆتە بێتە ناو کۆمەلگا کەوای حەقی خۆیانە بێنە ناو کۆمەلگا و هی ڕێگەش مەدەن هیچ کەسێک ئەو حەقیان لێ بستێنێتەوە بنەماڵەکەیانە یان کەسێکی ترێ یا قانونە ڕێگە نەدەنەوە حەقیان لێ بستێنێتەوە بەڵام لەگەڵەوەی کە ئەو شتش دەڵێم ئەوە سەختە زۆر سەختە بەوەلی دەتوانن بێنە ناو کۆمەلگاوە و ڕێگە نەدەن هاتنە نێو کۆمەلگاوە ڕێگە نەدەن سەرکەوتنیان لێ بستێنەوە و بە زۆر بیانکەنەوە بە نێو ماڵەکاندا لەو تەجروبانەی کە هاشم بووە ناخۆشترین تەجروبەی من لە باشووری کوردستان بووە باشووری کوردستان چ ئەو شوێنانەی کە وەک شوێنی سەقافی دەناسرێت بە ئینی خوان پێ دەڵێن شوێنی سەقافی هەر شتێکی لێ غیری سەقافەت نەبێ چ لە ڕووی یاساییەوە و چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕاستیدا ئەو پەڕی بێڕێزی بە کەسی کەمەندام دەکرێت ناوچەیەکیشە بەردەوام لە شەردا بۆ کەسی کەمەندامی زۆر سپاس لە هەردیوانی بەرنامە مام کوردنژاد ئیبراهیمی هونەرمەندی خۆشنووس وەرگێری یاسایی و ئەندامی ئەنجومەنی شاری ڕایسیۆ لە فەنلاند و ئاگری ئیسماعیل نژاد ڕۆژنامەوان و لێکۆلەر لە ئۆتریش و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن